هەر وتەیەکت گوت، هەر وتارێکت دا، هەر کارێکت کرد، هەر خێرێکت کرد، هەر چاکەیەکت کرد، هەر هەنگاوێکت نەواند، هەر هەڵوێستێکت نواند، کەسەکەم ئەزیزەکەم بەس بزانە خوا، بەس ئەڵڵا ئەو پێی ڕازی بێ بەسە. توخوا حەیف نییە ئینسان هەوڵی ڕەزامەندی خەڵک بدا، بەڵام ڕەزامەندی ئەڵڵا پێشێلکە. زۆر خەڵک هەبووە و هەیە بەداخەوە خوا لەوانە بمەم پارێزێ، وەڵڵاهی خوا لە خۆی دەڕەنجێنێ لە پێناوی ڕازیکردنی خەڵکدا پەنا بەخوا. بەڵام ئەو خەڵکە یەک جار خراپەیان لێت بینی متمانەت پێ ناکەنەوە، بە کراسە پیسەکەت یەک جار دە کراسی پاکت نابینن، سپیەکەت نابینن. بەڵام خوای ئەرحەم الراحیمین بە پێچەوانەوە باسم کرد 1000 کراسی پیست دڕی بێ لە ژیان تا لەبەرتا، بە یەک کراسی سپیتەوە بە هەموو ڕابردوەکەت پاک دەکاتەوە و لە لای فریشتەکانیش ڕەشی دەکاتەوە و لە قیامەتە بە چاوتا ناداتەوە و هەموو ڕابردوەکەت بۆ دەکا بە چاکە. بۆیە تەنها با ڕەزامەندی ئەڵڵا ببینین.